بسم الله الرحمن الرحیم دوای هەڵسەنگاندنی ساڵی دووەمی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە بۆ ئۆرگانەکان بە پێویستمان زانی کە سەردانی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی بکەین مەڵبەند و ئۆرگانەکانی تر بە مەبەستی دەستخۆشی و پێزانین و سوپاس و سوپاسکردنیان لەو ئەرکوماندبوونێ کە لە دوو ساڵی ڕابردوو چێشتیانە بۆ ئەوەی کە لەو هەڵسەنگانانەکە ئێمە کردومانە ناڕحەت بوونە و ماندووبوونە ئێمە زۆر سوپاسیانەکەین و لە هەمان کات بە پێویستمان زانی کە لە نزیکەوە ئەو فۆرمانێکە ئامادەمان کردوونە بۆ ئەوەی کار ئاسانیەک بۆ کارەکانی ئێمە و بۆ ئەوانیش بکرێتن بۆ ساڵی داهاتوو هەڵسەنگاندن بە پێویستمان زانی کە ئەو فۆرمانیان بۆ ڕوونکەینەوە و پێشکەشیان بکەین بۆی ئینشاءڵڵە بۆ ساڵی داهاتوو کارەکان ئاسانتر بێتن و باشتر بێتن ئێمە لان خۆمانەوە زۆر سوپاسیانەکەین بۆ ئەو مەبەستەش ئەمڕۆ هاتینە لای مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی کە ئەو ڕەمزەی بە مەبەستی سوپاس و پێزانین و دەستخۆشکردنیان پێشکەشیان بکەین و زۆر سەرکەوتوبن ئینشاءڵڵا. ئێمڕۆ وەک مەڵبەند پێشوازیمان کرد لە بەرایانمان لە ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە وەکو مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی خۆشحاڵ بووین کە لە خزمەتیاندا بووین. دیارە ئەم دانیشتن لەوە هاتووە کە دوای هەڵسەنگاندنی ئۆرگانەکان لایەن ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە ئەمڕۆ لە نزیکەوە بەرگەکانی هەڵسەنگاندنیمان تاوەتوێ کرد. من سوپاسم دەکەم دەستیان خۆش بێت، ماندیبوونی زۆریان کێشاوە و خۆشحاڵیش بووم بە پێدانی ئەو ڕێزلێنانە بە مەڵبەند کە پلەی دوین بەدەستێنەوە. من سوپاسان دەکەم و خوای گەورە موفەقیان بکات و دڵسۆزیان زیاتر بکات. دیارە ئیشەشی زۆر بەڕاستی معنیە، ئیشەشی گرینگە، کارێکی جەوهەریە کە متابعەکردنی ئۆرگانەکاندا لەسەر ئەدای ئیش و کاری مەڵبەندەکان. من سوپاسان دەکەم.